نرین هجا خوشتی بینرین کانال بادینان ساعت افدما و همی دمت و شاد و بختور بن هلبت وكويا خويا يكو هرم كرسان كتيل بر قيرانا كا مزن وچندين قيران ديل هرم كرسان پیدا بنا لد قيرانش خراد جوارتر افدو قيرانا دارایی و آبوری الهرم کردستان سر رای چندین کمونال تنو که چهار سری بوی قیران نهات یادیتن چندین رای جهات نبر بو دیتنا چهار سری که بوی قیران ل بزافت بردامن بوی تواری ما فرزانی کو ام برز دکتر عزیز صابر بر تلویزیون دارایی و آبوری الپرلمان کردستان مهوان کین سپاس مامسا بوی در فته سپاس با جنابت با برنامه کتان با بینرانی بادینان سات بله مامسا دست بگیری بسیاره که بتلکین امشین بجین فاکتر اگر این قیران دارایی الهرم کردستان پیدا بین اگر چنه قیرانی دارایی لسرتای ساڵی 2014 دەستی پێکردووە بە تەحدیدیش دوای ئەو کاتێک کە مالکی وتی تر بوجە نانێرم بۆ هەرێمی کوردستان ئەمە لەوە سەرچاوی گەر حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا گرێبەستێکی 50 ساڵە ئیمزا بکە لەگەڵ وڵاتی تورکیا بۆ هەناردەکردنی نەوتی خاو و گازی سروشتی ئەوەش حکوومەتی بەغدای تووڕە کرد بڕیاریدا بوجە نەدا بە هەرێمی کوردستان ئەمە حکوومەت بڕیاری لەدار ئەسەرەوە بنەمایە بوو کە لە 10 ساڵی ڕابردوودا لە 2004 تا 2014 بوجە وەکو پێویست ناگەشتە هەرێمی کوردستان لە 17 جاری وەها بوو ئەبووە لە 11 لە 10 بۆی هەرێمی کوردستان گوتی ئێمە گەر لەگەڵ بەغدا بوجەمان بۆ بنێرێ فێڵمان لێ دەکات کەممان دەداتێ 10 ساڵە پێشمەرگەی ئێمە خۆمان پاریان دەدێنین لە دەستورە هاتووە دەبێ پارەی پێشمەرگە لە بەغداوە بێن نامانداتێ بۆی ئەو بڕیاریدا هەرێمی کوردستان لە ساڵی 2012 لەگەڵ 2013 هەر ساڵێکیان حکوومەتی بەغا 13 ملیارد دلاری نردبوو بۆ هەرێمی کوردستان بەبێ ئەوەی هەرێمی کوردستان نەوت بنێرێ هەرێمی کوردستان لە 2014 لەگەڵ 2015 هیچ ساڵێک داهاتی نەوتی نەگەشتە 6 ملیارد دلار یعنی کە لە بەغاوەری دەکرد 13 وەرەگرت کە خۆی فرۆشە 6 وەرەگرێ کە 6 وەرەگرێ بەشی خەرجیەکەی ناکە بۆ منە لە 2014 داهاتی نەوت 6 ملیار بووە بەڵام خەرجی حکوومەت هەرێم 14 ملیارد دلار بووە 2 ملیاریشی لە غێرە نەوت دەستکەوتووە ئەمە 8 ملیار داهاتی بووە هەرێمی کوردستان بەڵام 14 ملیار خەرجەکەی بووە بۆیە داهات بەشی خەرجی ناکات کورتێنان دروستە بێ کە کورتێنان دروستە بێ حکوومەت هێرەم دەستی بردووە بۆ بانقەکان یەدەگی بانقەکان پاشەکەوتی خەڵکی بردووە پارەی کۆمپانیەکانی بردووە هەمووی دابش کردووە بە موچە 2015 بەداخەوە خراپتر بوو لە 2014 جەنگی داعش تۆخ بووە نرخی نەوت لە بازاڕی جیهانی کەمی کرد ئەمانە کۆمەڵێک فاکتەرن وایان کردووە کە ئەم قەیرانە لە هەرێمی کوردستانە دروست بێت مامسا هەلبەت تە بەحسێ پەیوەندیمان گەل بەغدا کرد و دەربارەی بودجێ و میزانیە سەرڕای چەندین جاران شاندێ هەرێما کوردستانê سەرا بەغدادایە بوو چارەسەرکردنەوە کێشەین دناڤەرا هەرێمی بەغدا تایبەت کێشەین ئابووری و دارایی فرۆتونا نەفتێ لێ هەردوو لا ئەمشێ بێژیم پابەند نەبووینە کە ئەگەر چووینە بچی هەردوو لا بەغدا و هەرێم نەگەهشتنە چ ئەنجاما و ڕێبکردن دەربارەی فرۆتونا نەفتێ و هەروەسا بەغداجی بودجە هەرێما کوردستانê هەنێریتە لە ڕاستیە با بە ئەمانەتەوە زۆر ڕاشکاوانە قسە بکەین خەتە هەردووچیان با بڵێن بەشی زۆری خەتاکەهی بەغدا بەشێکشیهی هەرێمی کوردستان اتفاقێکیان کرد لە کۆتایی 2014 من ناوێنێم اتفاقی جەنتڵمانی لە ئینگلیزیە پێوترێ وین وین گەیم یعنی هەردوو لا براوە دەبوو نەگەرەوەی اتفاقیان جێبەجێکردە بۆ هەرێمی کوردستان 550,000 بەرمیل 300,000یان لە بیرەکانی کەرکووک 250یان لەوەی کوردستان تەسلیمی بەغدایە کرد بۆ سۆمۆل لە بەندەری جیهان لە بەرامبەر بەوە 7% بودجەی وەرەگرت بیدەهەیە بە بەغدا 150,000 بەرمیلی ڕۆژانە لە بابە گۆڕگۆڕ کە بەپێی دەستور لەم ڕۆدا هی ئێمە نییە ناماندنێ پارەکەی بۆ ئێمە دەبوو ئەمە یەک دوو بیدایە بە بەغدا 5 دلار گرانترێ فرۆشێ لە ئێمە کوردستان کەنەوە فرۆشین 5 دلار هەرزانترێ فرۆشین بە بەراورد بە بەغا ئەم سوودەشمان دەسەکەوت خۆمان بفرۆشین هەرزانە ئەو بیفرۆشە گرانترێ فرۆشێ ئەوەش پارەیەکی زیاتر بوو ئەوان بیدەین بە بەغدا کری گواستنەوەی نەوتەکەش بەغدایدا ئەگەر خۆمان بفرۆشینە بێ کری گواستنەوەکەشی خۆمان بیدەین والحاصل کۆمەڵێک سوودی بۆ هەرێمی کوردستان هەبوو لە بەرامبەرا بۆ بەغداش ئەگەر نەوتەکەت بدایەتێ عادل عەبدولمەهدی لە ساڵی پاراوتی
بۆ یەکەم جار بەرهەمی نەوتی عێراق گەشتە 3,700,000 بەرمیل لە ڕۆژێکە کە 30 ساڵی ڕابردووی حکوومەتی عێراق ئەوەندی هەناردە نەکردووە ئەم بڕە زۆری هەناردەیە بە پشتی ئەو نەوتەی کوردستانیش بوو بەڵام مانگی 1 و 2 هەرێمی کوردستان نەیتوانی هەموو ڕۆژە 550,000 بدا بە بەغدا لەسەر بنەمایەوەی بۆریەکان تەحملی ناکەن مانگی 4 و 5 و 6 بەغدا ئیلتیزامی نەکرد چەندێ نەوتیاندایە نیوەی پارەی نەوتەکەی داینێ لە مانگی 6 هەرێمی کوردستان وتی وا دیارە و ئیتیفاقە جێبەجێ نابێ بۆیە جارێکی کە بڕیاری دایەوە خۆی نەوتی خۆی بفرۆشێ کە نەوت هەرزان بوو ئێستا بۆ قەیرانەکە تۆخ بۆتەوە نەوت لە 75 دلار بوو بە 25 دلار و بە 30 دلار تۆش هەرێمێک وڵاتێک لە دنیادا تەنها پشتی بە یەک سەرچاوی داهات ببەستێ تەنها پشت بە نەوت ببەستێ هەرگیز ئابوووریەکەی جێگیری بەخۆ نابینێ بۆیە ئەم قەیرانە واقوڵ بۆتەوە پار بیدایەتەکەی ئەمان و قەیرانی داراییە پارە نییە ئێستا قەیرانەکە قوڵ بۆتەوە بۆ قەیرانی ئابووری بە دوای خۆیدا بێکاری زۆر کردووە سەدان کێشەی کۆمەڵایەتی زۆر کردووە تەلاقدان زۆر بووە لە هەرێمە ژنهێنان کەم بۆتەوە دزیکردن زۆر بووە پیاوکوشتن زۆر بووە طبعا تۆ کە دۆخی ئابووری خەڵک خراپە بێ کێشەی کۆمەڵایەتی زۆر زەوەن لەگەڵ خۆیدا دێنێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە جدیانە بیر لەوە بکاتەوە چارەسەرێکی ڕاستەقینە بۆ ئەم قەیرانە دارایی و قەیرانە ئابووریە بدۆزێتەوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان لە معاناتێکی زۆر گەورەیان بۆ ئەوی نەجاتیان بێت لە معاناتە بەڕاست تەشارەت فاکتەرا کرد کە ئەگەر قەیران پەیدا بوو ئەف کێشە دێ پەیدا بنێت کۆمەڵایەتی و ئابووریەتی لێ ئەوە چەندین ساڵە ئەمشێن بێژیت تایبەت ساڵە داویە هەرێما کوردستانê سەربەخۆ نەفتا خۆت فرۆت ئەرێ ئەف نەفتا هاتە فرۆتن هین وەک لجنا دارایی و ئابووری پەرلەمانی کوردستانê و چەند ئاگاه ji firotinawê û parê wê bihayê wê ve agedarî ji hebûne çenda şefa bû em çend şiyam pêşbestinê wê firotinawê nextê bike پرۆسەی نەو لە هەرێمی کوردستان بەداخۆ شەفاف نییە ئێمە 2 ساڵ ئەڵێن حکوومەتی هەرێم ئەو گرێبەستەی کە لەگەڵ بەغا کردوتە نوێنەیەکی بێنەرە بۆ پەرلەمان کە یاساش وایە کە عادەتیش وایە بەداخەوە نامەندەنێ ئەو گرێبەستانی لە ناوخۆدا لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بۆ دەرهێنانی نەوت کردوتە وێنەی بنێرە بۆ پەرلەمان تا ساڵی 2012 هاتە پەرلەمان لە کابینەی هەشت و خولی چوارەمی پەرلەمانەوە ئیتر نهاتوتە پەرلەمان پرۆسەی نەوت ناشەفاف ڕاستە مانگانە لە پەیجی وەزارەتی سامانە سروشتیەکان یەک وەرەقە تەنها یەک وەرەقە بڵاوەکەنەوەڵێ لەم مانگەدا ئەوەندە نەوتمان فرۆشتووە ئەبێت لەو وەرەقەیە بژنووسێ بە چەند فرۆشتومانە کۆی ئەو داهاتی کە دەستیشمان کەوتووە چەندە بۆ ئەوەی خەڵک و پەرلەمانتار لە کوردستان بزانن داهاتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوت چەنە ئەم ناشەفافیەتە بێمتمانەیی لە نێوان خەڵک و حکوومەتا دروست کردووە چۆن خەڵکی سە دەڵێ قەی ناکە ئێستا نەوت هەرزانە ناتوانانی موچەم بیتێ ئەی خۆ پارەم کاتە نەوت هەرزان نەببوو ئەو کاتەش موچە نەبوو ئەو دەما نەفت فروتی ئەو دەمەش نەوت هەرزان نەببوو وەکو ئێستا هێشتا هەردوو مانگ موچە دوو مانگ موچەی فەرمانبەران قەرزار بە حکوومەتی هەرێم ئێ باشەوە ئێستا هەرزان بووە پارەت نییە موچە بی ئەی پار بۆ نەبوو بۆ ئەم شکە دروست بووە بۆ ئەم بێمتمانەیە دروست بووە لەبەرەوەی زانیاری نییە داتان نییە شەفافیت نییە هەر بەنمونە ئەگەر ئێمە بزانین ئەو گرێبەستەی حکوومەت لەگەڵ تورکیا کردوێتی وردەکارەکەی بزانین ناتوانین ڕابۆچۆنی خۆمان بێ حکوومەتی عێراق کە بەرمیلێ نەوتی بە بۆریە ئەنار بۆ تورکیا $9 بۆ بەرمیلێ نەوتەدا بە تورکیا ئێمە دۆلاری زیاتریش لە دۆلاری زیاتر دەدەین هەلبەت ئەو گرێبەستەی 5 ساڵی بوو یعنی ئەوان 7 ساڵیە ساڵی 73 کراوە کی ئاگدارە سەروێ گرێبەستە یعنی وەک وەکو پەرلەمان ئاگدارن یانە یانجی ئەمەی هەرێمی کوردستان بەڵێ نەخێر کەس ئاگادار نیە 111 پەرلەمانتارین کەسمان نەمان بینیوە ئەگەر چ بینە ئەگەر چی نەهین ئاگدارن یعنی وە هەوڵداینەک و بزانن بە نووسراوی ڕسمی داوامان لە ئەنجومەنی وەزیران کردووە و گرێبەستە بنێرە بۆ پەرلەمان بە تایبەتی بۆ لیژنەی دارایی بەندە لە لیژنەی سامانە سروشتیەکانم لە هەردوو لیژنەکەەوە داوامان لێکردنی تا ئەسە نەیانداوێت بۆیە وەلحاصڵ من دڵنیامە بەرنامەیە بۆ ئەوەیە کە بینەری بەڕێزی
بادینان سات بەرچاوی ڕوونتر بێ لە قەیرانەکە بۆ یە کاتی ئەوم پێ بەخشە بۆ باس بکەم یعنی خەڵک چی بکە لەم قەیرانەیە حکوومەت بە شێوەیەکی ڕاستەقینە چی بکە مامسا هەلبەت ما خویا کرد و قەیرانەکە گەلەکە دژوارە و ئەف بارگرانیە کە دەسەر ملێت تەخە هەژاران وڵاتیان تبع ئیشارەتون دەجیدا و گەلە کێشە پەیدا بن دەما ئەف قەیرانە قورتلێتێتن کاری باک و کاری پەرلەمانی دیفچوونە کاری حکوومەتەیە و هەروەسا تەشریعکردنا یاسایان وەک پەرلەمان وەک لجنە دارایی بە بەلگە بنویسار هین چند شاینە فشار بخنە سەر حکوومەتێ و شەفافەت ئەف نەفتە بەهایێ فرودناوێ بێتە دیارکردن هەموو ڕێگەکانمان بەکارهێناوە هەموو ڕێگەکان چەندین راپۆرتمان داوە بە حکوومەت لە پەرلەمانەوە نردومانە بۆیان وتمانە قەیرانەکە باقوڵتر نەبێتەوە تکایە چارەسەری بۆ بدۆزنەوە وەک پێویست دیوان لێ نەگرتو بە نامەمان نردووە بۆ ئەنجومەنی وەزیران داوامان لێ کردووە ئەم پرۆسەینەوەتە باش شەفاف بێ وەکو پێویستی سجابیان نەبووە ئێستاش گەشتونێتە ئەم دۆخە جێخۆیەتی هەل لە ڕێگەی ئەم بەرنامەی بەڕێستەوە ئیشارەت بە چەند شتێ بم کە زۆر گرنگە یەکێک لەوانە هەرێمی کوردستان دەوڵەتێکی سربەخۆ نییە ئەو ڕێگە چارانەی کە بە دەستێوەیەتی بۆی ئەم قەیرانەی پێچاکە کەمن وڵاتێکی وەکو عێراق لە دەڕۆژی ڕابردووە 1 ملیار دلار لە بانکی دەولی قەرزی کرد ئێمە ناتوانین دوێنێ ئەنجێلا مێرکەل لە ئەڵمانیا بڕیاریدا 9 ملیار یۆرۆ دا بە حکوومەتی عێراقی بە ئێمەی نەداوە ڕاستەوخۆ ئەتوانێت لە ناوخۆی عێراقا قەرز بکە ئێمە ناتوانین ئەتوانێت پارەی تازە تەبعکە عێراق ئێمە ناتوانین بۆیە تاکە ڕێگا لە بەردەم هەرێمی کوردستانە دەستپێکردنی چاکسازیەکی ڕاستەقینەی چاکسازی ڕاستەقینە لەسەر 3 ئاست دەکرێت یەکێکیان چەندین یاسای خراپ هەیە لەم هەرێمەیە ئەبێ ئەو یاسایانە هەمواریان کەینەوە چاکیان کەینەوە بۆیە بەشی گەورەی چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان بەبێ پەرلەمان ناکرێت دوو نمونەت بۆ دێنمەوە یاسای نەوتوگاز دەڵێ کۆمپانیا نەوتیەکان هەتا 25 ساڵ لە باجە بەخشرێن یاسای وەبەرهێنان دەڵێ کۆمپانیاکان کە وەبەرهێنان دەکەن تا 10 ساڵ لە باجە بەخشرێن یە تۆی حکومە دەگەر بتەوێت داها زیادکەی باج زۆرکەی بە یاسا ڕێو لێ گیراوە ولی ما ستة إشارات كنت قلت رولي برلمان ليه بس برلمان هو تكون بيت بس گەلک لایەن ئەم چاودێرên سیاسی دەبێژن کارێ پەرلەمانی جارێنەیە ئەکتیڤە چونکو پەرانیا پەرلەمانتار ئامادە نەبووینە پەرلەمانی بۆ نمونە بزاوا گۆران ئەندام پەرلەمانی توات ئامادە نەبووینە دەچاشێن کارێ خوکەم فشارێک نەسەر حکوومەتێک و ئەو خاڵێن بەرچاوێوە جێبەجێ بکەن جارە هەمی ئەندام پەرلەمان ئامادە کاکە گیان چاکسازی ئابووری بەبێت چاکسازی سیاسی ناکرێت حیزبەکان ڕێکەوتن نەکەن پەرلەمان ئەکتیڤ نابێتەوە پەرلەمان ئەکتیڤ نەبێتەوە یاساکان ناتوانانی هەموار بکەیتەوە یاساکان هەموار نەکەیتەوە ناتوانانی باج زیادکەی ناتوانانی داها زیادکەی خۆ تاکە ڕێگەش لە بەردەم حکوومەتە ئەبێ ئەخیر ڕێگە کە بیری لێ بکاتەوە بۆ چاکسازی بریتی بێت لە کەمکردنەوەی موچەی فەرمانبەر ئەخیر ڕێگە ڕێگەی تری خۆی هەیە یەکەم شە دەبێ حکوومەتی هەرێم قۆڕەخکاری لە بازاڕی کوردستان نەهێڵێ باوەڕ بکە هەرچی شمەکەی لە سەتانەوەتی لەم هەرێمەیە قۆڕخ کراوە لە ژێرەوە بیاخۆت بە نادیاری چەند کۆمپانیایەک هەن لەم هەرێمەیە قۆڕخی زۆربەی زۆری شمەکەکانی کوردستانیان کردووە کە قۆڕەخکاری هەبوو شمەک هەرزان نابێت لە شیکاری ئابووریدا ئێستا حکوومەتی هەرێم ساڵی 2008 موچەی هەموو فەرمانبەرانی کوردستانی زیاد کرد چکە داهات و بودجەکەی لە بەغاوەها زۆر بوو چکە بەغا لە بودجەیە پەسەندی کرد کە زیاد بکرێ هەرێمی کوردستانیش موچەی زیاد کرد بۆ زیادی کرد چونکە نەوت بەرز ببەوە کە موچەی زیاد کرد شتیش لە کوردستانە گران بوو ئێستا نەوت دابەزیوە بە یاسا هەرێمی کوردستان بە یاسا ئەگەر سەرکەوتوو بوو لەوەی کە لە 180 نرخی هەموو شمەکەی لە کوردستانە کەم بکاتەوە ئاساییە لە 180 بڵێ فەرمانبەرانی کوردستان ئەوە نرخم لە 180 کەم کردەوە لە 180 موچەی ئێوەش وەک پاشەکەوتێک بێ لام یان لەوەش باشتر ئەوەیە
پەرلەمانێک کتیب کرێتەوە بودجە بریتە پەرلەمان و لە ناو بودجەیە بنووسرێ بڕیارماندا بە ڕێخستنەوەی موچەی فەرمانبەران بەم شێوەی لای خوارەوە. ئەم عملیاتانە پاش و پێشی بخەی خراپە، پێشەوەی نرخ هەرزانکەی موچەکەم بکەیتەوە خراپە، دەبێت قۆڕەخکاری نێڵی، دەبێت بازاڕی ئازاد پیادەکەی، دەبێت کێبڕکێ دروستکەی. یەک نمونەت بۆ بێنمەوە زۆر گرنگە سێمە لە دووهۆک دانیشتوینەم بەرنامەیە تەسجیلەکەی. 4 مانگ پێش ئێستا لیترێک بەنزینی بازرگانی لە سلێمانیدا بە 1200 دینار بوو. پارێزگای سلێمانی کۆبوونەوەی کرد لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێککەوت، پێیان دابین نەکرا بەنزین وتی بڕۆ خۆتان ئازادن چۆن چارەسەریەکە. کۆمپانیەکانیان بانکەوتیان کێبڕکێ بکەن ئازادن، بڕۆن بەنزین لەکوێ دێنن بێنن بۆ ئەوەی پێداویستی ناوخۆ پڕکەنەوە. ئەوەی سە خۆشبەختانە لیترێ بەنزین بۆ بە کەمتر لە 500 دینار. ئەمە معنای چی؟ ئەمە تەجروبەیەکە بێ حکوومەت ئێرەم دەرسی لێوەربگرێ، ئەبێ بۆ هەموو شتەکان وا بکە. لە سلێمانی وابوو، گەشتە هەولێرش خۆشبەختانەی سەگەشتۆتە دووهۆکیش بەنزین لە هەموو کوردستان هەرزان بووە. سوودی ئەم بەنزین هەرزان بوونە ئەزانی چی؟ بە 100 ملیۆن دۆلارە، بە 100. یعنی تۆ حسابی 1,250,000 ئۆتۆمبیل بکە لە مانگێکە چەندێک خرجەکەن لە کڕینی سوتەمەنی ببێ بە نیوە بە 100 ملیۆن دۆلارەکە. بۆیە ئەم حکوومەتە ئەم ڕێگانی لە بەردەما هەیە. مادەم ئەم ڕێگانەت هەیە بە باشترین شێوە بەکاری بێنە بۆ ئەوەی ئەم قەیرانە کاڵ ببێتەوە، کەم ببێتەوە. خۆشبەختانە وەزارەتی پەروەردە بڕیاری داوە نرخی کرێی خوێندن لە مەکتەبی هەلی کەم کاتەوە. وەزارەتی خوێندنی باڵا ئیجباری زانکۆهەلیەکانی کردووە نرخ کەم بکەنەوە. کاتێتی چێشخانەکان، هۆتێلەکان، شمەک لە بازاڕی کوردستانە هەمووی هەرزان ببێ بۆ ئەوەی ئەگەر لە موچەی فەرمانبەریشی کەم کردەوە و پاشەکەوتە کرد ئەوەندە کاریگەری خراپی نەبێت لەسەر. بالمەستە تێشارەت هەندێکدا کە پێتیڤە دمهەیەک تشت بیل موچەی فەرمانبەرە بێتەکردن. هەلبەت سەرروکی هەرێمی بەرز مەسعود بارزانی ڕاگەهاند کودی دەستی چاکسازیە کردن ji bo qurtarbûn ji vê qeyranê an jî em bêjin barsivigiyek bi vê qeyranê. Fakterê an ku em bêjin hebûna gendeliyê li Herêma Kurdistanê ta çira de kartêkinin ser rewşa aborî diketin, bizava aborî diketin. Her wasa çenda giring e destpêkê paksazî bêtekirin, paş çaksazî. بەدڵنیاییەوە پاکسازی و چاکسازی زۆر زۆر گرنگە. پاکسازی و چاکسازی دژە گەندەڵی. چەندێک گەندەڵی زۆر بێ ئەوەندە معاناتی چینی خوارەوە خراپترە بێ، زۆرترێ بێ معاناتەکەیە. فەقیرترە بێت، دەوڵەمەندترە بێت، جیاوازی چینایەتی زۆرترە بێ. گەندەڵی بە نیو دیاربرێتیە لەوەی ببی بە خاوەنی شتێک لە کاتێکا شتە هی تۆ نییە. بۆیە چەندێک گەندەڵی نەهێڵن، چەندێک شەفافیت بەرپا بکەن، چەندێک پاکسازی و چاکسازی بکەن، چەندێک ئەو زەویانەی کە خەڵکو و حیزب داگیری کردووە بیگەڕنەوە بۆ حکوومەت ئەوەندە سوودی گەورەیە بێ. بۆ نمونە نرخی زەوی هەرزانە بێ لە کوردستان ناکەتەوە. زەوی زۆر بوو کە قۆڕەخکاری نەما، کە هەر کەسێک هات چەند دوێنمێک تەلبەنی کردوتی ئەمە هی منە، ئەوانە وەرگریتەوە. بەشی هەرە زۆریان زەوی کشتتوکاڵی زۆر باشن، ئەتوانی بەرهەمی کشتتوکاڵ زۆرکەی، ئەتوانی پێداویستی بەرهەمی ناخۆی پێ زۆرکەی. بەڵام هەموو ئەم زەویانی کوردستان ئەوەی کە باشە و بە کەڵکی ئەوە دێ کشتتوکاڵی تێدا بکەی هەمووی لەلایەن خەڵکو و لایەن و ئەو کەسانە هەمووی داگیر کرا. هێن لەژنا دارایی پەلەمانی وەدیفچوونەوە vê diyardekiriye yani kesanên heyn te îşaret pê kir ku li vî welatî karê gendeliyê kirî. Hîk we li jina pêk manî rapor li berdestê we hene yan jî belgel berdestê we hene ke kesanên heyn serwetê vî miletî axa vî miletî bû berjanda xuya taybetkarî naya. خۆ تەزانین لە پەرلەمان لیژنە زۆرن. لیژنەی دەستپاکی ئیشێتی گەندەڵکاران بدۆزێت. مەبەستمون هین بابەت باس. لیژنەی کشتتوکاڵە ئەبێ ئەو زەویانەی کە کشتتوکاڵین و مڵکی دەوڵەتن و خەڵک دەستی بەسەر ئاگرتوون بیدۆزێتەوە بیدات بە لیژنەی نەزاهە بیدات بە پەرلەمان. لیژنەی دارایی ئەرکی ئەوەیە کە پارە و سامان و داهاتی ئەم هەرێمە بەناشەرعی هەر لای هەر کەسێک بێت داوا لە حکوومەت بکە، گرێبەستێکی خراپ کراوە، گرێبەستێکی گەندەڵی کراوە، مزایدەیە کراوە بە گەندەڵی، مناقسەیە کراوە بە گەندەڵی، ئەوە ئیشی بەندەیە و لیژنەکەی منە
بەردەوام ڕۆژ نییە کەم ڕۆژ هەیە پەیامێک بڵاو نەکەینەوە نووسراوێک نەدەین بە حکوومەت لە ڕۆژنامەکان لە تەلەڤیزیۆنەکان باز لەوە بکەین ئەم گرێبەستانە بەم شێوەیە بێ باشترە وا مەکەن بۆی داهاتی حکوومەت زۆر بێ خەرجی کەم بێتەوە بەردەوامی لێشی خۆمان ڕاست بەێ وەک کەسانێکی تایبەتمەند بسپۆر ویبیاویدا هەروەسا کارێت هەیە دیفچوونە هەبوونا گەندەلیە وڵاتی کریە یانە ینی ئەم بێژین بەلگە هەنە بەردەستی وایەک و ڕێژە گەندەلیە بەرەبزی دەبوونێ وایە یانە وەک بەلگە بەداخێکی گەورەوە گەندەڵی بەردەوام لە زیاد بوونایە بەڵێ راپۆرت و ژمارە و داتامان لە بەردەمایە لە دنیادا لە زۆر شوێنی دنیادا گەندەڵی هەیە بەڵام ڕێژەیەکی بچووک بچووک بێ باشترە وەک لەوەی ڕێژەیەکی گەورە گەورە بێت بە ئەنواع راپۆرت و هینمان لە بەردەستایە و لە کاتی خۆشە نێرین بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆی کاری لەسەر بکەن بەڕاستی لە هەرێمە کوردستانی ڕێژەیەکە بلندە یان بەراوردی گەل وڵات ڕێژەیەکی بڵندە بە بەراورد بە زۆربەی وڵاتانی جێ هەلبەت پشتیان تووشی قەیرانەبووین و هاتنە ژمارەکە ئاوەران و قەیرانە دارایی و دابەزینەوە بەهای نافتێ بارگرانیەک کەتەل سەرملێ حکوومەتێ نەچار بوو ئەمشێن بێژین پێنگافۆێتن و موچەیە فەرمانبەران گیرۆ بوو گەلک موچە ژمانە دەف حکوومەتێ تا وێ ڕادێک هەشتە وێ ڕادێک و نیف موچە یانجی هەندێک ژ موچەی بهێتە بڕین ئەوە چەند ڕاوایە بە شێوەیەک لە شێوەکانی شارەتم بێ ئەم جارش دووبارەی دەکەمەوە حکوومەت قۆناغەکانی چاکسازی نابێ پاش و پێشی بخە ئەبێ ئەخیشت بیری لێ بکاتەوە کەمکردنەوەی موچە بێ دەبێ یەکەم داها زیاد بکە باجی گومرگەکان زیاد بکە معقول نییە تەنێک چیمەنتۆ ئێستا لە برایم خەلیل کە دێتە ژوور و 1000 دیناری گومرگەکە ئەو 1000 بکە بە 10,000 بەرهەمی ناوخۆی چیمەنتۆ زۆرە بێ کرێکار زۆر ئیشی دەسەکەوێ خۆڵ و کارەبا و ئاو و تەلەفۆن و نەوتی ڕەش و ئەمە هەموو خزمەت گوزاریانە ئەم هەموو شمەکانە وەکو کەرسەی خاو تۆ بە پارەژەی فرۆشی بۆ کارگانەی چیمەنتۆ ئەتوانن تا ئاسی 40,000 تەن بەرهەم بێنن لە ڕۆژێکا بەس چونکە ناتوانن کێبڕشی ئێران چیمەنتۆی ئێرانی چیمەنتۆی تورکی بکەن بەرهەمەکەی ئێمە نافرۆشێ بەرهەمی تورکیە فرۆشێ ئەخەتخوا معقولە چیمەنتۆی تورکی بەرن کۆبانەی پیاوەدانکەنەوە مەبەست چێجێ ینی مەبەستمەوەیە بێ حکوومەتی هەرێم باج بخاتە سەر چیمەنتۆی ئێرانی و تورکی حکوومەتی عەبادی 10 ڕۆژ پێش ئێستا بڕیارێکی دەرکردو دەڵێ هەموو تەنێ چیمەنتۆ کە هێتە ناو عێراقەوە 14 دۆلاری باجەخێنە سەر بۆی بەرهەمی ناوخۆ زۆر ببێ تێگەی لێم چیمەنتۆی دەرەکی کە هات هاوردە باجی خستە سەر گرانە بێ کە گران بوو خەڵک چیمەنتۆی ناوخۆ کڕێ کە چیمەنتۆی ناوخۆ کڕی داها زۆرە بێ هەلی کار زۆرە بێ ئەم جارە شێڵێمەوە یعنی بۆچی بە چیمەنتۆی تورکی کۆبانی ئەوەدانکەینەوە ئەی بۆ بە چیمەنتۆی کوردستان نەبێت مامۆستا ئیشارەت کرد کە هەلبەت مە پشبەستن وەک حکوومەتە هەرێمێ یا نافتێکریە بە چەند ساڵی بووری گەلک بیاوێندیên çandin گەشت و گوزار پیشەسازی مێت پشتگو هاوێتین لێل هەمان دەمدا مە دەهاتێکی نەخویە هەی هەروەسامە پارەیە گومرگاوێ هەی و فروخانان پارێ گومرگا و فروخانە بەس ئاشکرایی هەوە ئاگداری سەر هەیە کە چەند تێتن چەند ئەو راپۆرتێمە دەستمان کەوتووە بریتە لە داهاتی گومرگ فڕۆکەخانە هەموو وەزارەتەکان هی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگێکە ئەوەی لە بەردەستی ئێمەیە 115 ملیۆن دۆلارە بەرزیکەی چەندە شەفافە ناشەفافە ڕاست نییە ژمارەیە پێشبینی دەکەین سێ ئەوەن دەبێت ئەو کیش بە چیتاپارە کە نەزانم بۆ کوێچی ئەڵم نازانم ئەگەر بمزانایە بۆ کوێچی ئەڵم لەو شوێنێ ئیشارات تەخۆلەکە گەلێکە گرنگ ئیشارات پێدا کە مە گرنگی کەرتێندین نەداینەوە چاندن وەک ئەم پێشەسازی بازرگانی گەشت و گوزار بۆچی حکوومەت هەرێمە کوردستانی پلان نەبووە وان کردان پێش بخیتن ئایا سیستەمی حکومڕانی نەیە درست بوو ئەو پلان هاتیە درست دانا نەیە درستە ئەنجی ئەم سەرکەفتی نەبوو دنیادا چوار شتەیە پێوترێ بنەمای بەرهەمهێنان هۆکارەکانی بەرهەمهێنان کار دەستی کار زەوی سەرمایە ڕێخستن و پلان دەستی کارمان زۆر زۆرە زەویمان زۆر زۆرە سەرمایەشمان زۆرە بەڵام پلان و ڕێخستنمان نییە ئەڵێ لە هەر وڵاتێک ئاگەرم چوارەت هەبوو وڵاتە بێ خۆش بژی گەشتبینم بەوەی پلان ئاسانە دانانی قورس نییە
بەڵام قورسە زەوید نەبێ، قورسە سەرمایە نەبێ، قورسە دەستی کارێ نەبێ. هیوادارە پلاندا بنێن. لەو ڕۆژانەدا 1 کیلۆ پەتاتە لە بازاڕی کوردستانە بە 250 دینارە. 1 کیلۆ پەتاتە بە جوملە بیکڕی 250 دینار. ئەم جوتیارە تاوەکو بەرهەمی هێناوە کەواتە لەو 250 لەوانەیە 150 دیناری تێچوون بێ، کەواتە جوتیارە لەوانەیە لە 1 کیلۆ پەتاتە 100 دیناری ئەم پارەی قازانج بکە. لەو لاشەوە 2000 جۆرە جبس لە ئێران و تورکیا ئەو هێتا هەرێمی کوردستان دەلێرەوە با حکوومەت هێرم گوێی لێبێ لە سبەینێ زووتر نییە. ئەرە خواگەر جبس نەخۆی نامرین لە برسا. لە سبەینێ زووتر نییە حکوومەتی هەرێم بڕیار بدە جبس بە هەموو شێوەیە قەدەغەیە بێتە وڵاتەکەمانەوە. بزانە بە 2 مانگ 50 معمەلی جبسەکرێتەوە یانە کە معمەلی جبسەکان کرانەوە. جوتیار بەرهەمی پەتاتە زۆرەکە چونکە ئەزانێ پارەیەکی باشی بۆ دەکات. ئیخۆمەی ئەمنەیڵێم قابلم حکوومەتە ئەمە نەزانێ ئەی بۆ نایک. جا دوو احتیمالە یا نایزانێ یا ئیزانێ بەمە بەز نایک. هەلبەت پشتی قەیڕانە داڕای پەیدابی پشتی موچێ فەرمانبەرانژی گیرۆبین کارڤەدان پەیدا بوون گەلێک ناڕازی بوون بایکۆت هاتەکردن پرانیا باژێر و باژێرکردن هەرێما کوردستانê gelek dîdara û çavpêketina berê Nêçîrvan Barzanî gotiye me paranîne. Aya paranîne yan jî nadin. وەڵامەکەی ئەمەیە. حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستانی دڵنیا دەکەمەوە باج ڕێخەنەوە داهاتی گومرگەکان زیاد بکە، نرخی بازاڕی کوردستان هەرزان بکە، دووموچە و بندیوار و گەندەڵ خانەنشینی گەندەڵ و ئەمانەی لێدەر بکەن بەشی موچەی فەرمانبەرانەکە. Te işaret bacê kir bacê gelek avahî milkdar projên mezin yên em çên bijin yê berpirsane. Di çaşên bacê servan ferz kin. ئەجا ئەوەیە کە من باسی دەکەم. جارێ تۆ بە یاسا ئەوە هەچی کۆمپانیای ئەجنەبی هەیە بەخشیوتە، حەچی کۆمپانیایەوە بەرهێنانیش هەیە بەخشیوتە. لەو لاشەوە بە سەرۆکی حکوومەتەکان لە یەکەم کابینەوە تا ئێستا ئەوەی کەماوە وەکوتر کۆمپانیای گەورە ئەویش بە بڕیارێک ئەوانیشێن بەخشیوە. بۆیە من دەڵێم ئەو بڕیاری کە داوتە بە بەخشینی باج بۆ ئەمڕۆ بە کەڵکن نایە هەڵی وەشێنەرەوە. ئەو یاسایە کاری پێمەکە بڵێ لەبەر قەیرانی دارایی و دۆخەکەمان زۆر خراپە ئەم یاسایە کاری پێ ناکە. خۆ ئەگەر تۆ بە شێوەیەکی یاسایە توێ مامەڵی لەگەڵا بکەی بێ پەرلەمان هەمواری کات. ئەگەر نا کۆمپانیەکان سبێنە مەحکەمەمان لێ بگرن حەچی پارەمان هەیە ئەویشمان لێسەر چکە بۆ تۆ عەقدێکە ئیمزاو کرد. مادەم عەقدەکە ئیمزا کردووە بێ پابەند بێ پێوە. بەڵام بە پێی یاسایەکە ئەو عەقدە کردووە تۆ یاساکە چاکە و عەقدەشە بێت چاکی کە چاکە کرد ئەو کاتە ئەو مادەیە لابەی ئەڵێ لە باج نابەخشمە بێ باج بدەیت. بله بس دیدناته یعنی چلج نبیته پکنان یعنی جبریار هات دان چاک سازی بینه کردن دیوچنا ثروت و سامانه گشتی بگیت کردن یعنی پراشکاوی لوی باره مجید صراحت جواب دی دشه د چند لهرم کوردستان چند شین دیوچنا پاره برپسین مزنه تکرن زانی چون کاکا لم هەرێمەیە سیستەمی بانک سیستەمی هەڵگرتنی پارە زۆر پاشکەوتووە بە مەبەستی جوایان کردووە. یعنی هەموو پارەیەکی زۆر هەموو دەوڵەمەندێکەوەی کە بەدەستی هێناوە ناشەرعی نییە حتا ئەگەر لە ماڵی خۆشی دای نابێ حتا ئەگەر لە ژێرزەمینیش دای نابێ. بۆ تۆ دوو ڕێگە داوە بە دەوڵەمەندێ پارەکە لای خۆی هەڵگرێ یا بیخاتە بانقەوە. طبعا ئەو هەڵبژێرێک لای خۆی هەڵیگری بۆ کە خستێ بانقەوە بێ باجی بە کەس پارە ناخاتە بانقەوە نەک دەوڵەمەند و مەسوولەکانیش. وەکو تریش لەو ماوەی 2 ساڵی ڕابردووشە کە هیچ متمانەیەک بە بانک نەماوە چونکە ئێستا بڕۆ $1000 بخەرە بانق و بەیانی بچۆرەوە بۆ عینەن شوێن بۆ لای عینەن مۆزەف هی حکوومەتیش ئێستا تۆ بچۆ لە بانقێکی ئەم دووهۆکە $1000 بخەرە بانقێکەوە بە ناوی خۆتەوە حسابێکی خۆت بەیانی بچۆرە بۆ لای عینەن مۆزەف بڵێ هەزارەکەم بەرەوەڵی نییە تێدەگەی لێم لەبەرەوە خەڵکی ئازاد کردووە نمونەیەکت بۆ باسکەم برادەرێکم لە
لە وڵاتێکی ئەجنەبی بوو شتێک پارەی هەبوو وتم بۆت بنێرم بۆ ڕقم حسابەکە وتی بۆ خاتری خوا نەیکەی وتم بۆ وتی من لێ پارەی لە جوو وەرەگرم پارەی سۆشیال وەرەگرم تۆ $10,000 بچێتە سەر حسابەکەم یەکسەرەوە حکوومەتە ملم دەگری ئەڵێ تۆ ئیش ناکەیت و پارە لە وڵاتی ئێمە وەرەگری بۆی بژیت ئەم $10,000 لە کوێ بوو لە هەموو دنیای $100,000 لە حسابێک کەم بکە یا زیاد بکە بانکی دەولی ئەمریکا ئاگای لێ دشتون متابعەیە بەڵێ بەڵام لەم هەرێمە بە یاسا ڕێگە و داوە خەڵک پارەی کۆکاتەوە و بە یاسا ڕێگە و داوە پارەکەی بەرێتە دەرەوە لە وڵاتێکی وەکو سووریا بچۆرە مەتارەکەی کە بچۆ بۆن سووریا $1,000,000 پێ بێڵێن بەخێربی لە سووریا بچۆرە دەرەوە $2,000 زیاتر پێ بێ ناڵم بیبێ هەموو وڵاتێک لە دنیا بە سیستەم و بە یاسا ڕێکی خستووە چۆن چاودێری پارە بکات ئەچێتە لای کێ چەنی دەستکەوتووە چەنی شەرحیە چەنی ناشەرحی دکتۆر ئەزە سابر ئەگەر بەرپرسێکی یان کەسێکی یان کەسێکی پەیوەندیدار حکوومەتێدا گازی بکەتە پەرلەمانی چەندە گازیکەی پەرلەمانی بۆ لێپرسینێ ئەگەر بەرپرسان گازیکەیە پەرلەمان نووسرامان نار بۆ چەند وەزیرێک بێنە پەرلەمان ئامادە نەبوون بێنە پەرلەمان بۆ ئامادە نەبوون ئەوەندە لێیان توند بوون کارەگەشتە ئەوەی زۆرینە لەوانەیە دەنگی بدایە بۆ لە سندنەوەی متمانە وەلو کارێکی ئاسان نییە چکە بۆی بتپانە وەرگریتەوە بێت دوو لە سەرسێی سەرجەم پەرلەمانتارەکان لەگەڵی بن کاکەتە 74 پەرلەمانتار بەم تەکوینی ئیستەی پەرلەمانەوە ئاسان نییە 74 دەنگ کۆکەیتەوە بۆ لابردنی وەزیرێک فشارên siyasî çend hokarên ku وەزیر یان پلەدارên حکوومەتێن هێنا پەرلەمانی بۆ لێپرسینێ بەدڵنیاییەوە داخەوە لە میدیاکان کاتی خۆی باسییان کرد تویانە حکوومەت سەرۆکاتیان جومەنی وەزیران پێوتون نەچن وا لە میدیاکان بڵاوە تا چەند ڕاستەوەیان نازان ڕاست قەیران و دارایی مەگوت فەرمانبەرگرتینە فەرمانبەران ئەگەر هاتوو وی شێوەی فشار سەر هاتەکردن و موچێوام نوی بوو یانجی کێم هاتە کێمکردن لێ چی کارڤەدان هەبیت لێ چی کارڤەدان هەبیت فەرمانبەرە پیشاکی گشتی هیوادارم ڕێگەی تریشی هەبێ حکوومەتی هەرێم بۆ ئەوەم قەیرانی پێچارە سەرکات تەنها و تەنها کەمکردنەوەی موچەی فەرمانبەر نەبێ ئەم جارە دووبارەی دەکەمەوە نرخ خەرجان کا لە کوردستانە داهات زۆر کا بە یاسا موچەی فەرمانبەر کەم کاتەوە ئەوە چکەگەر بە یاسا کردی ئێستا حکوومەتی هەرێم ئەگەر بە یاسا موچەکەم کاتەوە پێویست ناکات بە خەڵکی کوردستان و فەرمانبەر بڵێ پاشەکەوتیەکەم بوو ئەڵێ چۆن بە یاسا لە 2010 موچەم بۆ زیاکردن ئاواش بە یاسا لە 2016 موچەت کەمەکەمەوە بە یاسا بیکە و یاساش بێ لە پەرلەمان پەسەند کرد ئەبێ لە بودجە شابێ بۆیە بەشی زۆری چاکسازی ئەم قەیرانە دەبێت لە پەرلەمانە بکرێت بەبێ پەرلەمان ناکرێت دومێک پرسیار ما ژمارەکە مەزنا پلەدارا هەنە خانەنشین بندیوار فەرمانبەرێن زیدە فشارێکی خستێت سەر میزانیا هەرێما کوردستانê viyekê çend karvedana xwe heye بۆچی تان و کە ئەم نەشوێنە شوان فەرمانبەرên بندیوار و یەندی قورتال ببین ئەوە ئیرادەی حیزبە سەرەکیەکانی کوردستانی دەوێت بێ هەموویان ڕەزامەندی دەرببڕن لەسەر وەرەقەیەکی ئیمزا بکەن بڵێن هەمومان ڕازین لەسەر ئەوەی بندیوار و گەندەڵ و موچەی دوو موچە و ئەوەی کە موچە بەناحەق وەرەگرێت دەربکرێت لەو لیستەی حکوومەت و پارەی پێنەدرێت ئەگەر حیزبەکان هەمویان ڕازی بوون و کاتە حکوومەت دەستکراوە دەبن بەڵام ئەوە نیەتی هەموو حیزبەکانی دەوێت ئەو بڕیارە بکەن هێتەکردنیۆنە نەیکەن زەرەر دەکات حکوومەتێری بوونمونەوەکی بۆ نمونە تۆ موچەت پێ نادرێ موچەت پێ نەدرا خەڵکەکە فەقیرترە بێ فەقیرترە بێ ئەو پێشببینی هەموو شتێک بکە کە تۆ خەڵک برسی بوو خەڵک پارەی پێ نەبوو ئامادەکاری خراپیش بکە دومێک پێیوەتە دەربارەی بابەتی چی بهێتەکردن لەژێ قەیران دارایی والله ئێمە بە نوکتێکی گیارمەوە لەو ڕۆژانەیە هەواڵێکم بۆی باسکردم وتی ئەم حکوومەتە 2014 و 2015 دەکات 2 ساڵ دەکات 24 مانگە کە خۆینەوە تەفرۆشێ ئێم 24 مانگە 4 مانگی موچە نەداوە 20 مانگی داوە لەو لاشە 20 ملیار قەرزارە کەواتە باشە حکوومەت یێرەم نوتی نەفرۆشت بێ نوتی کڕی بێ و بە گرانیش کڕی بێتی بۆیە ئەو نەقەرزاری ئەگەر نا 20 ملیار قەرزار بی و 20 موچە دابێ داهاتی نەو دێستانە بەچی
بۆیە ئەگەر شەفاف بوو ئەم پرۆسەیە یەکێکە لەوە کارەکان بۆ کەمکردنەوەی ئەم قەیرانە بۆ کەمکردنەوەی فشاری خەڵک لەسەر حکوومەت لەسەر شەقامەش. بله ئەم زۆر سوپاسیاتەکەین بۆ بینەرن هەژا خوشتوی سوپاسیا دکتۆر عەزیز صابر بەرپرسی لجنە دارایی پەرلەمانی کوردستانی بۆ vê دیدارێ و ڕوونکردن سەبارەت قەیرانە هەول هەرێما کوردستانی ڕاشانها هەروەسا فاکتەر و چارەسەری لێ بن سوپاسیاویتکەین بۆ ئامادەبوونەوەی و vê دیدارێ و حتا دیدارەکانی هەر شەو بەختەوەر.